سڵاوتان لەبێ بەڕێزان لەگەڵتانین دیسانەوە لە ڕووماڵێکی تایبەتدا سەبارەت بەو دۆخەی لە نێوان سوپای عێراق و چەکدارانی داعشدا لە چەند شارێکی عێراقدا هاتۆتە ئەراوە بە تایبەت شاری مووسڵ. لە کەرکووک هێزێکی پێشمەرگە بەرەو ڕیاض جوڵەیان پێکرا و سوپای عێراقیش چەند شوێنێکیان بە تەواوەتی چۆڵ کردووە. پەیامنێریە ناوتی لە کەرکووک ڕایگەیان لە ئێستادا لە ناحیەی ڕیاض لە نێوان چەکدارانی داعش و هێزانەکان شەڕ و پێکدادان لە ئارادایە و هێزێکی پێشمەرگە و پۆلیس بەرەو ڕیاض جوڵەیان پێکراوە. ڕاشیگەیان لیوای 49 سوپای عێراق بە تەواوی شوێنەکانیان چۆڵ کردووە و هێزێکی پێشمەرگە و زێرەڤانی چوونەتە ناو لیواکەوە و دەستیان بەسەر چەک و تەقەمەنی لیواکەدا گرتووە. بە پێی دوایین زانیاریەکان لە پارێزگای کەرکووک تا ئێستا چەکدارانی داعش توانیویانە دەست بەسەر قەزای حەویجە و ناحیەکانی عەباسیە و ڕیاض و زاب و مڵتەقەدا بگرن. لە لایەکی ترەوە سەرچاوەیەک لە لیوای دووی پێشمەرگە بەیەناوتی ڕاگەیان سەرلەبەیانی ئەمڕۆ دوو پێشمەرگەی لیواکە لە کاتی ڕەوانەکردنیان بەرەو ناوچە کێشە لەسەرەکان بۆی ڕووداوێکی هاتوچۆ لەسەر ڕێگای کەرکووک دوو گیانیان لەدەستداوە. بەوتی سەرچاوەکە یەکێک لەو پێشمەرگانە دانیشتووی چەمچەماڵە و ئەوی دیکەشیان دانیشتووی پردەیە. پارێزگاری نینەوان ڕایگەیان هۆکاری دەست بە سەرداگرتنی مووسڵ بەهۆی گوێنەگرتنی مالکی و فەرماندەی ئۆپەراسیۆنەکانەوە بۆ لە راپۆرتەکانی ئەوان و ئاشکراشی کرد. چوونی پێشمەرگە بۆ شاری مووسڵ پێویستی با ڕەزامەندی هەولێر و بەغدا هەیە. ئاسیل نوجەیفی پارێزگاری نینەوان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە شاری هەولێر ڕایگەیان هەوڵدەدەن ژیانی یاسایی بۆ شاری مووسڵ بگەڕێنەوە. خۆشی سبەینێ دەچێتەوە ناوچەکانی دەوروبەری شارەکە. ئاشکراشی کردەوان چەندین جار نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی ئۆپەراسیۆنەکان لە مەترسی گروپە چەکدارەکان ئاگادار کردوتەوە. راپۆرتیشیان بۆ ناردوون بەڵام مالکی گوێی لە راپۆرتەکانی ئەوان نەگرتووە. سەبارەت بە چوونی پێشمەرگەش بۆ ناو شاری مووسڵ ئەسیل نوجەیفی ئاماژەی بۆش کرد بەهۆی ئەو ڕێکەوتنە ئەمنی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا هەیە. دەستێوەردانی پێشمەرگە و چوونی بۆ ناو شاری مووسڵ پێویستی با ڕەزامەندی مەسعود بەرزانی و نوری مالکی هەیە. پارێزگاری مووسڵ وتیشی بەشێک لە پارەی بانکەکانی مووسڵ لەلایەن داعشەوە دەستیان بەسەردا گیراوە و بردراون بەڵام هەوڵ دەدەن ئەو پارانە بگەڕێنەوە. سەبارەت بە داوای نوری مالکی کە داوای لە پەرلەمانی عێراق کردبوو باری ناسایی لە عێراقدا ڕابگەێنێت، ئاسیل نوجەیفی وتی لیستی متحیدون کە ئوسامە نوجەیفی سەرۆکایەتی دەکات لەگەڵ ڕاگەیاندنی باری ناسایی لە عێراقدا نییە چونکە دۆخەکە بەرەو خراپتر دەبات. وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان لە کۆتایی ساڵی 2012 و پێشبینی ئەم هەلومەرجەیان کردووە و دڵنیاییش دەدات تا وڵاتیانی هەرێم و ناوچە کێشە لەسەرەکان کە پێشمەرگە لە توانایدا بیان پارێزێت بە بۆنەی هێرشەکانی داعشەوە و تێکچوونی ڕەوشی ئەمنی ناوچە کێشە لەسەرەکان. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوێکی بڵاو کردوتەوە و تێیدا وڵاتیانی هەرێم و ناوچە کێشە لەسەرەکانیان دڵنیا کردوتەوە لەوەی کە هێزی پێشمەرگە بە هاوکاری هێزەکانی تری پاراستنی هەرێم ماڵ و گیانی هاوڵاتیان و دام و دەستگا حکوومیەکان دەپارێزێت. ڕاشیگەیاندوو هێزەکانی پێشمەرگە ئامادەن بەهانای هاوڵاتیانەوە بچن لە هەر شوێنێک هاڕەشەیان لەسەر بێت. لە بەشێکی تری ڕاگەیەندراوەکەدا وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاندووە ئەوان لە کۆتاییەکانی ساڵی 2012 و سەرەتاکانی 2013ەوە پێشبینی ئەم هەلومەرجەیان کردووە و بە پلانێکی تۆکمە و خۆیان بۆ ئامادە کردووە. لە ڕاگەیەندراوەکەدا ئاماژە بەوەش دراوە لەو ماوەیەدا بە چەندین جار لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراقیان ئاگادار کردوتەوە لە زیادبوونی هەڕەشەی گروپە چەکدارەکان بەڵام لایەنی عێراقی گوێیان نەداوەتێ و زۆر جاریش بە گومانەوە سەیری سەرنجەکانی ئەوانیان کردووە.
بەڵێ بەرەزانێ سا ڕاستەوخۆ لەسەر هێڵی تەلەفۆن سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی سەوز لەگەڵمانە کاک سالار سلااوت لەبێ ئەمڕۆ پەرلەمانی کوردستان بڕیاری داوە کە لیژنە دروست بکات بۆ ئەوەی سەردانی ناوچە سنوورەکانی نزیک لەو ناوچانە بکات کە لە ئێستادا پێکدادانی تایە لە نێوان سوپای عێراق و چەکدارانی داعشدا. بە چۆ گەیشتووە دروستکردنی ئەم لیژنانە؟ بەڵێ سڵاوتان لێبێت دیارە دروستکردنی لیژنە بە پێی پەیڕەوی ناوخۆ لە فەسڵی تەشریعی پەرلەمانی کوردستان بێ بڕیاری تێ بدا. لە ئەوستەی پەرلەماندا سەرۆکایەتی پەرلەمان بە پێی پەیڕە و سەلاحیەتی هەیە، بەڵام لە ئێستادا سەرۆکایەتی پەرلەمان لیژنە پەیوەندیدارەکانی مافی مرۆڤ و ناوخۆ و پێشمەرگەی ڕاستپاردووە کە سەردانی ئەو ناوچانە بکەن و راپۆرتێک ئامادە بکەن دواتر ئەگەر بکرێت دانیشتنی پەرلەمانی لەسەر بکرێت. بەڵام ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی دوێنێ دەم و دەستداوامان کردووە کە ڕاستەوخۆ پەرلەمانی کوردستان داوا لە دەسەڵاتی جێبەجێکردن کا پێشمەرگە بنێنێتە ئەو ناوچانە بەتابەتی ناوچەکانی دەرەوەی هەرێم، چونکە ئێمە هەڵوێستنامەیەکی پەرلەمانی کوردستان خولی پێشومان هەیە کە پەیوەست بووە بە ئەو ڕووداوانەی کە هەڕەشەی تیرۆر لەسەر ئەو خاک و خەڵکە هەبووە بەسن بەو بنەمایە بە پەلەکردن لەو ئالیەتە ڕاستەوخۆ پەرلەمان ئیعاز بداتە دەسەڵاتی جێبەجێکردن، چونکە بۆ جوڵاندنی هێز ئەبێ دەسەڵاتی جێبەجێکردن بە ئاگاداری پەرلەمان هێزی پێشمەرگە بجوڵێنێ. بەڵێ کاک سەلار، دەبێ پەرلەمان لە ئێستادا لە دۆخێکی ئەوهادا چی بکات؟ چین ئەو حاڵەتانەی یعنی بە شێوەیەکی دەست و بەرد پەلەی لێ بکرێ و دەبێ پەرلەمان بەجێیان بگەێنێت چین؟ بەڵێ دیارە هەڕەشەی تیرۆر لە ناوچە دابڕاوەکان بە تایبەتی هەڕەشەیەکە ئەوە زیاد لە 10 ساڵە هەیە، لە عێراقیش هەڕەشەیەکی بەردەوامە. حکوومەتی ئیتیحادی بە میکانیزمی تەقلیدی مامەڵەی لەگەڵ ئەم هەڕەشەیە کردووە. هێزی پێشمەرگە ئیرادە و ئەزمونێکی باشی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و تیرۆریستان هەیە، بۆیە پەرلەمان ئەبێ ئیسرارکە لەسەرەوەی هێزی پێشمەرگە بچێتە دواسنووری کوردستان لە ناوچە دابڕاوەکان، لەوێ زیاتر نەڕوە. لە ئەم ڕۆژەوە بڕیار بدرێ بە پێدانی موچەی مانگی پێشنجی پێشمەرگەی کوردستان، چونکە موچەیان وەرنەگرتووە و پەرلەمانی کوردستان لە سەر خەت بێت، چونکە تعبیر لە ئیرادەی سیاسی و یاسایی خەڵکی کوردستانەکە بۆ ئەوەی بتوانین ئەم دۆخەی کە هەیە بە زۆرێک کەمترین زەرەر و پریشکی بۆ سەر خاک و خەڵک و دام و دەستگاکانی دەوڵەت هەبێ لە ناوچە دابڕاوەکان و دەرکەوت حکوومەتی ئیتیحادی سەرکەوتوو نییە لە مواجهکردنی تیرۆر. ئێمە جگە لە ئەرکە قانونی و نیمانی و نەتەوەیەکە بۆ خەڵکەکە و بۆ خاکەکە پاراستنی دام و دەستگاکانی دەوڵەتیش لە ناوچە دابڕاوەکان بە پێی مادەی 140 کە منتیقەی نزاعە ئەرکەکەوێتە سەر هەرێمی کوردستان پارێزگاری لە هەیبەتی دەوڵەت و ئەو حکوومەتە بکە کە تا ئێستا کورتایدا بەشدارە. بەڵێ کاک سەلار، لە دوێنێەوە دەبیستین جاروبار هەندێک لە هێزی پێشمەرگە جوڵەیان پێدەکرێت، بۆ نمونە بەرەو کەرکووک بەرحاڵ جوڵێنراون. لە حاڵەتێکی ئەوهادا دەبێت جوڵە پێکردنی هێز پەرلەمانی کوردستان بڕیاری لێ بدات لە ئێستادا، یاخود ئەساسەن هەر زەرورە پەرلەمانی کوردستان ئاگاداری حاڵەتێکی لەو جۆرە بەیان ڕاستەوخۆ سەرۆکی هەرێمە ئەو بڕیارە دەدات؟ خۆی لە ڕاستیدا وەکو مستەمسەک پەرلەمانی کوردستان هەڵوێستی خۆی لە ڕابردوودا داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەڕەشە بۆ نمونە لە ناوچەکانی سەعدیە و جەلەولا و خانەقی هەبوو، دانیشتنی تایبەت سازکرا، حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەدا هێزی پێشمەرگە بێتەوە مەچخانە. ئەگەر ئیسیناد کرابێتە ئەوە خۆکارێکی باشە. و لە ئێستادا مەسەلەی تیرۆر دیارە دیاردەیەکی جیهانیە، ڕەهەندی جیهانی هەیە و ئیلتیزاماتی نێودەوڵەتی هەیە. ئێمەش وەکو هەرێمی کوردستان هەبێ ئەو بەو ئەرکانە هەڵسین و لایەنە پەیوەندیدارەکانی تر کە کۆمەلگای نێودەوڵەتیە ئاگادار بکەینەوە کە ئەم هەڕەشەیە ئەگەر تەشەنە بسێنێ دۆخی عێراق تایبەتترە، وەکو سووریا و هەندێک شوێنی تر نییە، بەڵکو بکە لە کێشێ بۆ کۆی ناوچەکە. لەبەر ئەوە ئێمە وەکو خەڵکی کوردستان ئەم ئەمنیەت و ئەم ئیستیقرارە هەیە لە خۆ نەبووە و هەموو جوهدێکەکەین پێکەوە دام و دەستگاکانی گشتیواتە پەرلەمان و حکوومەت لەمەدا تەواو هەماهەنگ و هاوکاربین و داوا لە هێزە سیاسیەکانی شەکەین لەم مەسەلەیە هیچ تەرەدودێکیان نەبێ پشتیوانی ئیرادەی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگە و دام و دەستگاکانی ئەمنی بن لە ناوچە دابڕاوەکانی کەرکووک، مەنتیقەکانی مووسڵ، دیالە، سەلاحەدین بۆ ئەوەی بتوانین زۆرترینی ئەو هەڕەشانە لە خۆمان دوورخەینەوە و زۆرترین ئیستیقرار و ئەمنیەت و دڵنەوایی بدەین بە خەڵکی خۆمان لە ناوچە دابڕاوەکان. بەڵێ کاک سەلار، باست لەوە کرد کە مەسەلەی جوڵاندنی هێزی پێشمەرگە دەبێت پەرلەمانی کوردستان ئاگاداری بێت. وەکو وتم لە دوێنێەوە بازدەوە دەکرێت تەنانەت NRT چەندیمەنێکی بڵاو کردەوە کە هێزی پێشمەرگە جوڵەی پێکراوە، بەشێکیان براونەتە سنوورەکانی کەرکووک. تا چەندێوە وەکو پەرلەمان ئاگاداری ئەم جوڵە پێکردنەی هێزی پێشمەرگەی کوردستانن؟
بەڵێ دەم و دەست فراکسیۆنە سەرەکیەکانی پەرلەمان بە تایبەتیش فراکسیۆن یەکێتی داوای کردووە کە سەرۆکایەتی پەرلەمان ڕاستەوخۆ ئیعاز بداتە حکوومەت بۆ ناردنی هێزی پێشمەرگە بۆ ئەو ناوچانە و ئەمە مەطلبێکی جدی و سەرەکی ئێمەیە. نابێت چاوەڕێ بکەین کۆمەڵە ئیجراعاتی ڕۆتین بکرێت چونکە دۆخەکە زۆر خێرایە. پارێزگایەکی گەورەی وەکو مووسڵ کە سێم پارێزگایە لە ئاستی عێراق و نزیکی 4 ملیۆن دانیشتوانی هەیە و هەیمەنەکردنی تۆریستان لەسەر ئەو پارێزگایە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەرێم و ناوچە دابڕاوەکانە بێ. بۆیە ئەمە مەسەلەیەکی بەر ئانی بوو بەبێ گەڕانەوە بۆ هەندێک پرەنسیپ و ئیجراعات ئەکرێ ئەوە جێبەجێ بکرێ وەکو وتم بەڵگەی قانونیش لەبەردەست دەسەڵاتی جێبەجێکردندایە کە مستەمسەکی پەرلەمانە لە 2012 و لە ساڵانی ڕابردووتریش دەرچووە کە ئەکرێ لەو دۆخانەدا هێزی پێشمەرگە ببرێتە ئەوێ. ئەمە مەطلبێکە مەطلبێکی گشتیە هەندێک جار دۆخێکی نائاسایی دێتە پێشەوە تۆ ناتوانانی تەواو کوت و مدشتەوە سەر پرینسیپە قانونیەکان هەرچەندە ئیجراعات و ناردنی هێزی پێشمەرگە بۆ ئەو ناوچانە لە سەروی هەموو پرەنسیپێک و قانونیەکەوە چونکە بەوە احتیفاظکردنە بەدام و دەستگای دەوڵات بە ژیانی خەڵکی بە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و جێبەجێکردنی کۆمەڵە ئیقداماتی نێودەوڵەتی و ناوچەیی و عێراقی و کوردستانی و دەستوری و قانونیشە. لەبەر ئەوە ئێمە پشتیوانی لە ناردنی هێزی پێشمەرگەکەین و هیوادارین بە شوێرێک کە بچنە ئەوێ محکەم بێ و بەدیهێنەری ئەو خواستە بێ کە جارێکی تر ئەو هەڕەشانە لەسەر ناوچەکانی کێشە لەسەر بەتایبەتی دووبارە نبنەوە. ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی سەوە زۆر سوپاس دەکەین. بەڵێ بەڕێزان ئێستا دەچینە لای پەیامنێرمان یاخود نێردراومان نەجات لە خازلەوە ئەو شوێنەی کە ئاوارەکانی مووسڵ ڕووی تێدەکەن. نەجات سڵاوت لێبێ لەو ناوچەیە چی دەگوزارێت لە ئێستادا؟ بەڵێ کازان سڵاو لە ئێوە لە بینیانی عێراقی ئەوەی دەبینین لە بەیانیەوە زۆر گەشتوبار خەڵک بە هەزاران خەڵک دوی لە پارێزگای شاری هەولێر کردووە و لەو شوێنێک کە من ئێستا تێدام لە غازر قەڵەباغێکی زۆری تێدایە و بۆ هۆی کە پلەی گەرما زۆر نزم بۆتەوە کێشەی بۆ خەڵکەکە دروست کردووە. ئەمە لە کاتێکدا کە هەرچەندە هاوڵاتیانێک زۆر و کۆمەڵێک گەڕێخرا و کۆمەلگای مەدەنی هاتوون بەتەنگ ئاوارەکانەوە و بە شێو لە شێوەکان کۆمەڵ و یارمەتیان پێشکەش بە خەڵکەکە کردووە. بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە باروگوزەرانی ئەوانە ڕاستکاتەوە. بۆیە ئەوەی تێبینی دەکرێت کارزان ئەوەیە کە ئەو خەڵکە لە بارودۆخەکی زۆر خراپدان بەڕاستی ئەوەی دەبیندرێت ئەوەیە کە خەڵکەکی زۆر بە بەردەوام ڕوو لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکەن. هەرچەندە لایەنە ئەمنیەکان بارودۆخی لایانی ئەمنیان زۆر توند گرتوتە بەرەوە بە چەند پلتەرێکدا تێدەپەڕن بەڵام خەڵک بە بەردەوامی دێن ڕوو لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکەن. ئەمەش وەک دەبینین ئێستا لە پێشماندا لە بەرامبەرمان هەیە کەمپەکە دروست دەکرێت بەڵام ئەو کەمپە هیچ خزمەتگوزارێکی لە ئێستادا تێدانە و لە تەق و تۆز و غوبارێکی زۆردایە خەڵک ناتوانانی ژیان لەوێ بکات. بۆیە خەڵک بە هەر شێوەیەکی هەوڵ دەدان بێنە ناو پارێزگاکانی هەرێمی کوردستان. بەڵێ کازان. بەڵێ زۆر سپاس بۆ نەجات ئەحمەد لەگەڵمان بنمێنەرەوانەیە بۆ زانیاری زیاتر من دەگەڕێمەوە لە داهاتوودا نەجات. بەڵێ بەڕێزان هەر بۆ قسەکردن لەسەر ئەو دۆخەی کە ئێستا لە چەند پارێزگایەکی عێراقدا دەگوزارێ زۆر بە تایبەتتر لە شاری مووسڵ و بۆ قسەکردن لەسەر مەترسیەکانی ڕێکخراوی داعش بۆ ناو هەرێمی کوردستان ئێستا لە ستۆدیۆ من دوو میوانم هەیە. دکتۆر ڕێبوار کەریم مامۆستای زانکۆ زۆر بەخێربێی هەروەها ئاوات عەلی ڕۆژنامەنووس سوپاسدانەکەم بۆ ئامادەبوونتان. دکتۆر ڕێبوار دەمەوێت سەرەتا لە تۆ دەست پێ بکەم ئەمەی کە ئێستا دەگوزارێت لە نێوان ڕێکخراوی داعش و سوپای عێراقدا چی لێ دەخوێنەوە؟ بەڵێ لە ڕاستی ئەوەی کە هەیە ڕووداوێکی ئەمنیە پێشەوەی کە ڕووداوێکی سیاسی بێ بەڵام ڕووداوە ئەمنیەکە باگراوەندە سیاسیەکەوەی ڕووپۆش کردووە کە کەمتر گرنگی بەلایەنە ئەمنیەکەی دەرێت. لە گرنگترین ئەو کارەساتە ئەمنیانەشی کە لەم ڕووداوە کۆتۆ بریتێ لە ڕووخانی بارودۆخێکی گرنگی ئەمنی و سەربازی گەورە لە ناوچێکی گەورەی عێراقدا کە پارێزگای نینەوەیە و پێشبینیەکرێ ناوچەکانی تریش بگرێتەوە. بەڵام لەبەرەوەی کارەساتەکە تەنها ڕووە ئەمنیەکەی دەرەخرێ واتە تەنها بە ڕووە سیاسیەکەی دەخوێنرێتەوە با بڵین کەمتر بازار ڕووە ئەمنیەکەی کرد. بەڵام لە ڕووی سیاسی
ئەوە بریتە لە شکستێکی تەواوی دەسەڵاتدارانی عێراق و فەرمانڕەوەکانی عێراق لە مەسەلەی بەڕێوەبردنم فەرمانڕەوایانی عێراق تەنها بریتی نییە بە پلەی یەکەم لە کەسی یەکەم ڕاستە ئەو بە پلەی یەکەم بەرپرسە بەڵام هەموو بارودۆخەکە ئەو لە ئەستۆی ئەو نییە کەسی یەکەمە بەسم لێرە سەرۆگۆزیان بەڵکو پارێزگاش کە دەسەڵاتی و سەلاحیەتی خۆی هەیە بە پێی قانونی پارێزگاکانی عێراق ئەوانی شکستیانەوە بە تایبەتیش کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بەردەوام کێبڕکیە و منافەسە و ململانێکی تونت هەبوو لە بینی سوپای عێراق لەوێ لەگە پارێزگاری ئەو باسی لەوە کرد پارێزگاری مووسڵ بۆ نمونە وتی ئێمە راپۆرتمان هەبووە تەنانەت وردەکاری زۆرمان لەم بابەتەوە ناردووە بۆ نووری مالکی بەڵام گوێنەگرتنی مالکی بوو کە مووسڵی گەیاندا ئەم ڕۆژە بەڵێ بە دڵنیاییەوە خۆی فەرمانڕەواییکردنی مالکی نەک بۆ مەسەلەی نینەوە بۆ زۆر ناوچەکانی تری شکستیانەوە سەیری سامەڕا بکە سەیری فەلوجە بکە سەیری ڕوومادی بکە سەیری بەغداد بکە ینی بۆ بەشێکی بەرچاو لەو ناوچانە شکستیانەوە ئەم شکستەوەی کردووە تا ڕادەیەکی بەرچاو کە بەهۆی ئەو غرورە سیاسیەوە بەهۆی ئەوەشی کە پێی وا بوو تا ڕادەیەکی بەرچاو ئەتوانێت بەهۆی بەرکارهێنانی هێزی سەربازیەوە بەهۆی کە بە ژمارە ڕێژێکی زۆر سەربازیە بۆ نمونە لە شەڕێکی وەکو شەڕەکەینەوە 6,000 کەس شەڕی بۆکە بە پێی ڕاگەیەنراوی خۆی کە لە ڕاستیش بۆ ڕێژێنە بۆ نزیکەی 30,000 کەس بوون ئەمانە کە شەڕی بۆ کردوون پێی وا بوو مادەم ژمارەیان زۆراکرێ ئەو کارە بکەن بەڵام پێم وایە لە پشت ئەم مەسەلەی داعش و هاتنی بۆ ئەم ناوچەیە کۆمەڵێک دەلایلی و مؤشرات و ینی ئاماژەی گەورەی سیاسی هەن کە پێمانە لایەنە مستەفیدەکان لایەنە سوودمەندەکان لە پلەی یەکەمە هەر حکوومەتی عێراقی و بە تایبەتیش ئەو لایەنەیە کە ئێستا ئێوێ ویلایەتی سێم وەربگرێتەوە کە نووری مالکیەکەنا لایەنەکانی تر ڕاستە هەرێکیان بە شێوازی بۆ ئەوەیە کە بڵێ بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان دیسانەوە دەستی حکوومەتی من پێم من ناچم بۆ ئەو بابەتە هیچ کۆ پێویستی بە زانیاریە ناچم بۆ بابەتە هەواڵگریەی کە بڵێم دەستی خۆیانە بەڵام دەرەنجامی کارەکەیان من هەر دیسان وەکو ئەگەرێکیش ڕەنگە حەز نەکەم باسی بکەم لە بەرەوەی دیسان ئەگەریش پێویستی بە بەڵگەیە بەڵام دەرەنجامی کارەکەیان سوودی کارەکەیان بە پلەی یەکەم لە زۆربەی خەڵکان ئەچێتەوە بەر خزمەتی بەرژەوەندی نووری مالکی. بەڵێ سوپاس دکتۆر من دەگەڕێم وڵات کاگاوادێمە لای جەنابەت ئەوەی ئێستا لە مووسڵدا دەیبینین و ڕوودەدات تەنیا شەڕی نێوان سوپای عێراق و ڕێکخراوێکی چەکداریە بە ناوی داعشەوە؟ بەڵێ تا ئێستا خەبەرەکان وا بڵاوبەوە یا تەرکیز لەسەرەوە کرێکە ئەو شەڕی لە مووسڵە گوزارێت تەنها شەڕی نێوان داعش و سوپای عێراقیان هێز ئەمنیەکانی عێراقیە بەڵام لە ڕاستیەوە کوچەند کاتژمێرێک لەمەوبەر پارێزگاری مووسڵیش لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیە ئاماژەی بەوە کرد کە ئەمەش تەنها شەڕی نێوان داعش و سوپای عێراق نیەواتە ئەوە نییە کە گروپی داعش یا گروپی چەکداری داعش بەرەو شاری مووسڵ و هاتم و کۆنتترۆلیان کردبێ سەرباری گروپی داعش دەیان گروپی تر لە ناو شاری مووسڵا هەن ئێستا کە ئەکتیڤ بوون بارودۆخەکان قۆسۆتەوە کە ئێستا چالاکیەکانیان دەست پێ بکەنەوە یەکێ لەوانە ئەو گروپە کۆنانن کە پێش لە شاری مووسڵا بن و ئێستا دژی سیاسەتەکانی مالکین یا پێشتر بەهۆی کۆنتترۆلکردنی بارودۆخی ئەمنی شاری مووسڵ نەیانتوانیوە چالاکی ئەنجام بدەن ئەبینین ئێمە لە ساڵی 2023ەوە لە کاتی هاتنی سوپای ئەمریکی بۆ عێراق دەیان ناومان هەیە لە گروپە چەکدارەکان کە لە عێراق کاریان کرد و هەنێکیان بیدایەت لە ساڵی 2023 و 4 و 5 و 6 ئەکتیڤن دواتر ناوەکانە گۆڕا و چالاکی جۆرا و جۆریانە کرد ئەوەی کە ئێستا لە مووسڵا گوزەرێ چەند گروپێکن گروپێکی سەرەکیان ئەوانن کە پیانەوترێت داعش گروپێکیان ئەوانن کە دژی سیاسەتەکانی مالکین کە لە پارێزگای مووسڵ و لە عێراقا ڕەچاویەکە گروپێکیان بۆ تاڵانکاری چەکیان هەڵگرتووەکو وەزانی خەبەر ئاماژەیان بەوە کرد هەواڵەکان کە دوێنێ 5 ملیارد دیناری عێراقی کە نزیکە لە 4 ملیۆن دۆلاری ئەمریکی لە بانکەکانی مووسڵا دەستی بەسەراگیراوە گروپێکی تر ئەوانن کە پەلەماری سجنەکانیان وەک وەزانی کە 3 سجنی سەرەکی لە شاری مووسڵ شکێنراوە 3500 زیندانی کە 2000یان بە کەسانی مەترسیدار ئەژمارەکرێن و سەر بە ڕێخاوی قاعدەن ڕزگار کراون کەواتە لەم حاڵەتە لەم فەلەتانە ئەمنیە کە هەموو هێزە ئەمنیەکان پاشەکشیان کردووە بارودۆخەکە وای کردووە کە چەندین گروپی نووسوو کە پێشترنیان توانیوە چالاکی ئەنجام بدەن ئێستا هاتوونە سەر جادە لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بینی چەندین ڤیدۆ بڵاو کراوەتەوە کە هاوڵاتی مەدەنی بە بەرد سوپای عێراقیەکە ئەتە دەرەوە لە شارەکە واتە تەنها شەڕی داعش و سوپای عێراقی نییە ئەم هەموو گروپانش بەشدارن لەو شەڕێ گومانێک هەیە ینی بە تایبەتەوەی کە هەم لە لای هاوڵاتیان یان هەم لە لای ڕۆژنامە نووسان بۆتە پرسیارێکی جدی بۆچی سوپای عێراق بەم ئیمکانیەتە زەبەلاحەوە لە شارێکی وەکو مووسڵ بۆ نمونە هەڵدێت لە بەرامبەر لە بری ئەوەی مەقاومە بکا بۆ نمونە یعنی قسەکە ئەوەیە کە ئیمکانێتی ئەم هێزە ئەوەندە زائیفە کە ناتوانێت ڕوبەڕووی گروپێکی وەکو داعش و ئەو ڕێکخراوانە ببێتەوە کە ئاماژت پێ کرد بەڵێ
پارێزگاری مووسڵ لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی ئاماژەی بە شتێکی زۆر جوان کردوتی ئەگەر سەرکردایەتەکەشیان یعنی توانای لێ هاتووی هەبێت کە بەرگری بکە ئەو سەرکردە سەربازیانی کە لە مووسڵ بوون تەنها بەرگری لە خۆیەکە خۆی پارێزە و فەوجەکە بۆ خۆی انسیحابەکە ئەو بۆ ئەوەی گەڕانەوە کە ئێمە سیاسەتی حکوومەتی مالیشی بەرامبەر شەڕی تیرۆر لە ماوەی 10 ساڵی ڕابردووە سیاسەتی حکوومەتی عێراقی سیاسەتێکی باش نەبووە یان شکست خواردوو بووە ئەو تیشی بەداخەوە کە ئەمان چەندین جار بەرپرسە ئەمریکیەکانیان لەمە ئاگادار کردوێتەوە بە تایبەتی شەڕی تیرۆر لە ئەمبار و لە مووسڵ بەڵام ئەو پارێزگاری مووسڵ وتی کە بەرپرسە ئەمریکیەکان وەک خۆی وتی بەداخەوە پیان وا بۆ ئەو سیاسەتی مالیکی گرتوێتە بەر سیاسەتێکی نمونەیە ئەو بۆ ئەوەی گەڕانەوە کە سیاسەتی شەڕکردن سیاسەتی جەنگ دژی تیرۆر لە عێراقا شکست خواردوو بووە لەبەرەوە ئێستا سەربازەکانیش ئامادەنی شەڕکەن جەریدەی مەدا پرس تەقریرێکی بڵاو کردوێتەوە مقابلەی چەند کەسێکی کردووە لە زابطی ئەفسەرەکانی سوپای عێراق و ئەفسەری پۆلیسن کە ئەمریان بۆ هاتووە دوێنێ ئەمریان بۆ هاتووە لە سەر و خۆیان و ئاگادار کراونەتەوە کە سەرجەم بنکەکانیان چۆڵ بکەن و پێشیان وتو نەتوان چەکەکانتان معداتان لەگەڵ خۆتانە بەرن یان بەجێی بهێڵن و بەشێکی زۆریان وەکو لەوانە کە گومانە زەق ناکاتەوە کە باز لەوە دەکرا بۆ خۆی بەشێکی ئەمەی ئێستا ڕوودەدا ڕەنگە پلانێک بێت و دەستی حکوومەتی عێراقی خۆی تێدا بێت زیاتر گومانەکان ئەگەر گومان لە سەر حکوومەتی عێراقی بکرێت کە بۆچی ئەم کاراکە یەک سەبەب هەیە کە چەند گومانێک هەیە کە بەشێکی بە دەستێوەردانی وڵاتانی دەرەوە بەشێکی بۆ واگەڕێنەوە کە شەڕی سونە و شیعە دەست پێ بکە حکوومەتی عێراقی کە لەسەر و هەمویان نووری مالیکی ئیسفادە بکە بەڵام گومانی سەرەکی کە ئێستا چەند ئەندام پەرلەمانێکیش ئاماژە بەوەکەن مالیکی ئێوێ حاڵەتی تەواڕی لە عێراقا ڕابگەێنرێ بارینە ئاسایی ڕابگەێنرێ بە پێی مادەی 61 لە دەستوری عێراقی لە داوایکی هاوبەشە سەرۆگۆزیران و سەرۆکۆمار ئەتوانن داوای ڕاگەانی بارینە ئاسایی بکەن لە وڵاتە بەڵام ئەبێ دوو لەسەر سەی پەرلەمان ڕەزامەندی لەسەردا بەڵام کێشەکە لەوەیە کە لە دەستوری عێراقیان نووسراوە کە بارینە ئاسایی بەپێی قانون ڕێکەخرێ بەڵام ئەو قانونە تا ئێستا پەسەند نەکراوە لە بیدایەتی مانگی نیسانی ئەم ساڵە حکوومەتی عێراقی قانونی سەلامەی وەتەنی کە تایبەتە بە بەڕێوەچوونی بارینە ئاسایی ناردۆتە پەرلەمان بەڵام ناڕەزایی زۆری لێکەوتەوە لە بەرەوەی قانونەکە زۆر خاڵیتەیە کە ئەکرێت دواتر باسی بکەین بە تەفاسیل باسیەکەین من ڕوخسەت لە هەردوو لاتانوەرە دەگرم و دەچمەوە لای نەجات ئەحمەد نێردراوی وێنارتی لە غازل نەجات سڵاوت لێ بێ پێم وابێ دەتوانیت لە زاری ئاوارەکانی شاری مووسڵەوە ژیان و گوزەرانیان یاخود دۆخیان لە ئێستادا بۆ بینەرانی ئەمە بگوازیتەوە فەرموو بەڵێ کازان سڵاو دەبێت وەک ئەوەی کە پێشتر ئاماژەم پێدا بارودۆخی ئاوارەکان لە ئێستادا لە پازگەی غازێر بارودۆخێکی زۆر ناخۆشە بۆی گەرماوە و کەش و هەوای ئەو ناوچەیە کەشەوایکی خۆڵاوی و سۆزاویە ئەمە ژای کردووە خەڵکەکە لێرە زۆر نیگەران بێ لە بەرامبەریشدا وەک ئەوەی کە پێشتر ئاماژەم پێدا ڕێکخراوەکان و کۆمەلگای مەدەنی کۆمەک و هاوکاری زۆر پێشکەش دەکەن من لە ئێستادا ئیبراهیم تاخیرم لەگەڵ کە سەرۆکی کۆمەڵی ماڵی کووردا لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراو هاوکاریان پێشکەش بە ئاوارەکان کردووە بەڵێ ئەگەر کاگیران بێت ئێرە کاگیران ساڵ دەبێت ئێوە وەکو کۆمەڵە چیتان هێناوە چۆن بوو ئەو ئەوانەتان پێشکەش بە ئاوارەکانی شارە مووسڵ کرد لە خۆشتان دیارە ئەمە کۆمەڵی ماڵی داوانی کورد دوو ڕۆژە بینین نەکەنەوە هاوڵاتانی پارێزگاینەوە پارێزگای مووسڵ تووشی ئاوارەی بوون ناوچەکانی هەرێمی کوردستان دەکەن ئەوەی کە ئێستا خۆتان ئەبینن لە زوونی کامیلەکەوە بەڕاستی زۆر ئێمە نیگەران کردووە بۆی کە مناڵ و ژن و فەرکەوتەوە نەخۆش ئەبینین دەرا بۆی ئەمە کۆمەڵەکە کاتژمێر هەشتی بەیانی دۆرێک بە فرمان هێناوە و دۆرێکیش ئاوی خواردن و سەمون خۆراکمان هێناوە بۆیان کە پێ سەمونمان هێناوە و چەند کارتۆن کێف و تەنکەرێک ئاوی گەورەشمان هێناوە بۆ کۆمەکردنی ئەو هاوڵاتانێکەوە داخلی سێکتەرەکە ئەبن زۆر بە عەزابێکی زۆرەوە دێنە پێشەوە بەرەوەی ئیتحامێکی زۆرە ئێستا ئیقامەیان بۆ دەکرێت ئیقامەکەش لە کەفرتەرێکدا تێدە پەڕی هێزانەکان ڕێوشێنی سندیان کردە بەرپۆیەوە ئێوە بەردەوام دەبن لە هێنانی کۆمەکە بۆ خەڵکانەکەەوە دەبێت پێویستیان پێ ئەمە وەکو کۆمەڵەکە دیارە پەیوەندیمان بە سەرمایەدا کردووە کە ئێمە هەوڵ بدەین لە ڕێگای ئەو خۆراک و ئەو بەرابەرڕێزانە ئێمە بتوانین کۆمەک بکەین بۆەوەی کە
ئەو هەوڵاتێکە پێویستی بە کۆمەکەوە پێویستی بە هاوکاریە لە کاتی گەیشتنیان بۆ بازرگانی هەرێمی کوردستان یاری حکومەتی چۆرە لەو کاتە ئاو خۆراک زۆر پێویستە بۆیان بۆ ئێمەش وەک کۆمەڵەکە لە ئامادە باشی داینەوە کۆمەکی خۆمان بەردەوام بۆکەینەوە ئەگەێنین بە هەوڵات. بەڵێ کازان ئەوە دەقی بەڵێ بوو کە هاوکاریان پێشکەش بە ئەوەرەکان کردووە بەڵام پێ خۆشە جاتستە لەگەڵ هاوڵاتیان بکەین ئەوانەی کە لە شاری مستەوە دێن بەرەو پارێزگا هەولێر پێ خۆش ئەوان باسی بارودۆخی ئەمنی پارێزگا مستەوەگەوەی کە من قسەم لەگەڵ بەشێکیان کرد باسەوە دەکەن کە لە ئێستا هێزەکانی داعش لە ناوچەکانی پارێزگا مووسڵ فەرد بوونەوە بەتایبەتی لە شوێنە گشتەکان کۆمەڵێک سێکتەراتیان دانا و کۆمەڵێک بانکیان دانەوە کۆمەڵێکی ڕێیسیشان دانەوە کەسانێک کە لە شاری مووسڵ دێن بەرەو هەرێمی کوردستان دەبێت بازگەکانی ئەوان تێپەڕن و تێپەڕن. بەڵام ئەوەی کە هاوڵاتیت بۆی باسکردن وتی لە ئێستادا لە شاری مووسڵ هەموو فەرمانگەکان وەستاونێتەوە و هیچ فەرمانبەرێک داوام ناکە و باردۆخی شاری مووسڵ بە شێوەیەکە کە کەسی تیان نابینێ ئەوەی دەبینی لە مووسڵ هەر دێن ینی دەڕۆن بەرەو یان شاری هەولێر دێنیاک و بەرەو دۆ دەچن ئەمە باردۆخی ئەوەرەکانە لێردا بەڵام پێم خۆش بوو قسە لەگەر بەشێک لەوانە بکەم کە لە ئێستادا ڕوو بەڵێ ئەگەر خەڵکێکێ لای تۆ دەتوانی بیان دوێنی نەجات فەرموو. بەڵێ من دەبێت ئەگەر کامێرەکەم هاوکارم بکە بڵێ بچمە لە ئەو هاوڵاتانە ئێستا خەریکی پشکنین لەلایەن هێزە ئەمریکانەوە ئەگەر هاوکارم بێت بڵێ. وضع الأمني بالمستقبل هذا الشيء كمان يعني عند الأمان تخطوها القوات المالكية والأمان. أنت ليش جاي بالأرض؟ يعني أنت تخص مالك أي بدقيقة ما تعرف أي دقيقة بەڵێ کارزان ئەوە هاوڵاتی بازەوە دەکات لە ئێستادا لە مووسڵ باردۆخ بە شێوەیەکە کە هیچ دەنجی تەقە و شتیوان نابیستێ بەڵام دەترسن لەوەی کە لە کاتی گرتنەوەی شاری مووسڵ لەلایەن هێزەکانی مالکیەوە لەلایەن هێزەکانی مالکیەوە بەڵێ نەجاد زۆر سوپاس دەکەم بەڵێ نەجاد ئەحمەد نێردراوی نارتی لە غازل سوپاس دەکەم لە داهاتوودا دەگەڕێم وڵات بۆ زانیاری زیاتر دەگەڕێم وڵای میوانەکانم دکتۆر پێشتر کاگاوات باسی لە مەسلەی ڕاگەیاندنی بارینە ئاسایی کرد تۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک باست لەوە کردبوو کە زانیاری تێ بەوەی نووری مالکی ویستێکی هەبووە بۆ ئەوەی بارینە ئاسایی لە وڵاتدا ڕابگەێنێت. بەڵێ ئەوە لە ڕاستی پێش دوو ڕۆژ بوو چونکە ئەگەر دیقەت بێ ئێستا کۆمەڵێک هاوکێشە کۆمەڵێک بابەت هەیە لە هاوکێشەیەکە کۆیان کەینەوە بەیەکەوەیان بەسین زۆر نەتیجەیەکی ڕۆڵمانایەتێ. یەکەم تەمەنی پەرلەمانی عێراق بەرەو تەواو نەچێ. دووەم ویلایەتی سێمی مالکی لەلایەن بەشێکی بەرچاو لە هێزەکانی ترەوە لە ژێر پرسیاردایە و ڕوبەڕووی کێشە بۆتەوە ڕەنگە لە ناو ماڵیشی ئایا جۆرێک لە ڕێکەوتن بێتەکایەوە بەڵام پێویستی بە ڕێکەوتنی کوردیش هەیە پێویستی بە ڕێکەوتنی سونەشەیە. سێم سەرسەختترین نەیاری سونی لە ئێستا لە عێراق کە ماوە خێزانی نجێفیە. چوارەم قەڵای ئەخیری سونەکان لە عێراقا نینەوایە کە ئیترەوانی تری ئەزان لە ئەنبار چی ڕوویدا و ئەزانن لە سەلاحەدین و لە ئەوانتر بەڵێ ڕوونە چۆنی لە بەغداد چۆنی ئەمانە پێکەوە کۆکیتەوە دەسەڵاتەکانی مالکیش لە ئێستاە بۆ ئاراسەیە ڕواکە پێویستی بۆی فراوانتر بێت لە بەرەوەی مەسەری پێکێنانی حکوومەت مەسەری ڕێکەوتنی لایەنەکان مەسەری ڕێکەوتنی ماڵی شیعە بەو شێوازە سەرەتاییە دروست نابێت کە بمانەوێت لە ماوەی چەند ڕۆژێکی کەمە دوای دەرەنجامەکان بگەێنێتیجا. لەم ڕۆوە نووری مالکی ئەوە بوو کە دوێنێ لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە ئەمجارە بە زیرەکانە داوای بارینە ئاساییەکە بە ناوی مەجلیسی وزەراوە داوایەکە بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوە داوایەکە کە لە لای ڕاستی کوردێک وەستاوە لە لای چەپی جێگرێکی تری کە شیعە وەستاوە و بەشێک لە وەزیری لایەنەکانی تر و پێکاتەکانی تر وەستاون لەگەڵیدا. ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە ئێوە بابەتەکە لە حەجمی خۆی بکاتە دەرەوە پێمان بڵێ کە ئەمە بابەتێکت پەیوەندی بە هەموو ئەنجومەنی وەزیرانەوە هەیە. لەولاوە لە سەرۆکایەتی کۆمار چکە بەپێی دەستورە بێت سەرۆکی کۆمار ڕازی بێ بەڵام لەبەرەوەی سەرۆکی کۆمار لەوێنیەوە جێگری یەکەمیش کە دەستی لە کارکێشاوە لە دەرەوەی وڵاتە
ماوەتەوە سەر تەنها یەک کەس کە لە هەمان بۆ چوونەکانی خۆەتی و لە هەمان تەوەجوهەکانی خۆەتی کە خزێر خوزاعیە و ئەویش یەکسەر لە دوای ئەو داوای باری ناسایی کرد ئەمە ڕێژکە یاسایەکەیان وەرگرتووە نردویانتە پەرلەمان ئەیانەوێت جارێکی تر بە پەرلەمان بڵێن کە بەهۆی سەرۆکی پەرلەمانەوە بەهۆی بسامن جێفیەوە سبەینێ کە کۆبوونەوەکە ئەکرێ ئامادە نین ئەوان باری نائاسایی ڕابگەێنن و ئێمە دەستکراوەتر نابین لە شێوەی مامەڵەکردنمان لەگەڵ تیرۆدا و من هەر بۆ خۆشم پێم وایە کە مەسلەی بەرگینەکردنی سوپای عێراق لەنینەوە و مەسلەی جێهێشتنی چەکەکانیان دوو ئامانجی گەورەیە لە پشتخۆیە بینی یەکەم بۆ ئەوەی ئەو چەکانە لە دەستی داعشەوە مێنێتەوە پاساوێکی گەورەیە لەوەی کە شەڕەکە درێژ بخایەنێ و زۆرترین کاولکاری بە دوای خۆی دابێنێ و مالکی زۆر پێی خۆشەکە لە فەلوجەم شەڕە درێژی کێشاوە زۆر لە بەرژەوەندیەتی کە لە سامەڕا بەردەوام گرفت هەیە و لە ئەنبار بەردەوام گرفت هەبێ و زۆر لە بەرژەوەندیەتی ینی زۆر ڕوونە ئەوە و دووەم کە ئامانجێکی زۆر گرنگی تر هەیە ئەوەیە کە ئیتر مەسلەی سەلاحیەتەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەفۆنینەوە هەمووی ئەگوازرێتەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران بڕیارەدا لەوەی کە محافظی داهاتوو کێ بێ چونکەمانە هەمووی حاڵەتی تاڕێە و چۆنی ئەو دەسەڵاتانە لە وڵاتەیە لەو پارێزگایە بەڕێوە چێ لەمڕۆوە لە ڕاستیە ڕاگەیانی باری ناسایی بە کۆمپلیت بە بەرژەوەندی مالکیە بەڵاشە بەڵام تەنها یەکشت بڵێم یەک ئەخیر جوملە لەبەرەوەی تەمەنی پەرلەمانی عێراق ئەوەندەی نەماوە بۆ خۆی ئەو بەیانی کە پێ ناچێت ڕازی بن پەرلەمانی عێراق لەسەر باری ناسایی چونکە هەم دوو لە سەرسی ئەوێ هەم حتا بەشێکی گەورە لە شیعەکانی ڕازینین بە باری ناسایی لە عێراقدا بە تایبەتی تیاری سەدر و ئەنجومەنی باڵا ئەگەر ئەمڕۆ ڕای خۆیان نەگۆڕن چونکە ڕایەک هەیە ئێستا یان زانیاریەک هەیە لە ناو ماڵی شیعیەکە مالکی داوای لە مقتەدا سەدر کردووە سوپای مەهدی بۆ بنێرێتە نینەوە بۆ شەڕکردنی داعش لە بەرامبەردا چی ئەوێ لە غەنیمەکان و لە دەستکەوتەکانی نینەوە بگەڕێتەوە بۆ مقتەدا سەدر و هەرچی دەستکەوت هەبوو لەوێ لە مەسلەی بەتایفیکردن لە مەسلەی دەستکەوتی سیاسی ئیداری هەمووی بچێتە دەست مقتەدا سەدرەوە ئەوە بڵێم ویسمەوە بڵێم کە ئەگەر باری نائاسایی سبەینی پەرلەمانی عێراق پەسەندی نەکا کە پێ ناچێت پەسەندی بکە ئەوە بۆ خۆی تەدریجی لە هەفتەی داهاتوە لە کاتی کۆتاییهاتنی تەمەنی پەرلەمانەوە ئەم جۆرە بارە نائاساییە بە شێوازێک لە شێوازەکان دروست ئەبێت کە پەرلەمانی عێراق نابێت. مەسلەی ڕاگەاندنی باری نائاسایی وەکو پێویست تقریبەن یعنی قسەی لەسەر کراوە و ڕوژێنراوە بەڵام ئەوەی کە زۆر ڕوون نییە یان دیار نییە مەترسیەکانێتی بە شێوەیەکی گشتی ینی بۆ نمونە ڕاگەاندنی باری نائاسایی چی لێ دەکەوێتەوە کامەیە مەترسی کە دەبێ قبول نەکرێیان وەکو مەترسی تەماشا بکرێت پێناسەی باری نائاسایی لە ڕووی لە قاموسی سیاسی یا زانستی سیاسی ئەوەیەکە دروستکردنی دۆخێکە کە تایدا یاساکان لە کارەخرێن دەسوش لە کار دەخرێت ئەمە کۆتایە واتە مامەڵی بارودۆخی ڕووداوێک ڕۆدا بەپێی عقلی ئەو کەسێکی ئەو مامەڵ لەگەڵ ئەو ڕووداواکە خۆی بەبێ گەڕانەوە بۆ یاسا چۆنی پێ باشە مامەڵی لەگەڵاکە ئەمە گرفتێکی گەورەیە بۆ ئەم وڵاتانە لە میسر چەندین ساڵی خایەن گرفتێکی گەورەیە بۆ ئەم وڵاتانە چونکە یەکەم کاتی ڕاستە مانگێکی دیاری کردەوە بەڵام ئەڵێ قابلی درێژکردنەوەشە ئەگەر پەرلەمان ڕازی بێ بەزە گوتم لەبەروی پەرلەمان وردە وردە نامێنێ و من پێشم وایە قۆناغی داهاتوو لە عێراقا قۆناغی لە کارخستنی حەقیقی ڕۆڵی پەرلەمانە بێ ئەگەر بە وجودوش و بە پێکاتش بمێنێتەوە لەمڕۆوە گرنگترین و گەورەترین گرفت ئەوەیە کە کوشتوبڕێکی گەورە تۆ توانی ئەنجام بدەی بەهۆی باری نائاساییەوە بەبێ ئەوەی هیچ کەسێک محاسبەت بکە بەبێ هیچ کەسێک پێت بڵێت تۆ پێت خواردانەوە بەبێ ئەوەی هیچ کەسێک لێپرسیلت بکە بەبێ بیشدری بە دادگا یعنی بۆ نمونە ئەو زابطەی کە ڕای کردووە دوێنێ ئەتوانێت بەهۆی باری نائاساییەوە بگەڕێتەوە خەڵکی چووە شەڕی بداعش شەڕی کۆڵان بە کۆڵانە قورسترین شەڕیش لە ڕووی استراتیژی ئەسکەریەوە شەڕی کۆڵان بە کۆڵان و شەڕی ناو شارەکانە چونکە زۆر ئەبێت دەست بپارێزی لەوەی کە کەمتری قوربانی لێ بکەوێتەوە قوربانی مەدەنی بەڵام بەهۆی باری نائاساییەوە قوربانی مەدەنیش ئامانجە. بەڵێ زۆر سوپاس دکتۆر ڕێبوار دیسانەوە ڕوخسەتان لێ وەردەگرم لە ئێستادا کۆنگرێکی ڕۆژنامە نووسی هەیە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان و نوێنەری حکوومەتی هەرێم لە کۆنفرانسێکی ڕۆژنامە نووسیدان بۆ بینەرانی دەگوێزینەوە. هەرێم توانیتی نزیکەی 1 ملیۆن ئاوارە پەنابەر و بەشتان حالەتی تری لەخۆ بگرێت ئەو 9 ملیۆن خەڵکە کە لە مووسڵ لە ژێر هەنەشەی دەرچوون لە مووسڵ بە هەرێمی کوردستان بەتەنیا نابێت وەیە گرنگە کەلانی دەوری بە عێراق بۆ پرسیارەتێمان خۆشبەختانە هەموو لایەنەکان هاوکارن و داواکاریش مەخصوصە دەوڵەت ئەو کەلانەکە پێویستە لەو بازگانە کە داخلی هەرێم هەیە و لەو شوێنەکە گرنگە بەنسبەت هاوکاری بە تایبەتی زۆر سپاس.
چونکە ئێمە لە هەرێمی کوردستان میزانی هەرێم ڕاوە ئەو هاوکاریە کە حکوومەتی هەرێم هەیبوو بە پێی بودجە بە بەڵێ ئەزام دەستیدان نییە و دەتوانین بڵێن بەرپرسیار ئێمە لە دێن پرۆگرامی ڕۆژاوا ئەو توانامان کردووە ئێستا چۆنە ئامە ئێستا مشترک بکرێت ئەوەی بەگەاندنی ئەو کومەکە بە زووترین زۆر هیچ نەبێت کەم کاتێک بەڵێ بەڕێزان بەردەوام دەبین لە گفتوگۆکەمان بۆ قسەکردن لەسەر ئەو دۆخەی ئێستا لە شاری مووسڵ و لە چەند شارێکی دیکە یان چەند شار و شارۆچکەیەکی دیکەی عراقدا دەگوزارێت لە نێوان ڕێکخراوی داعش و سوپای عێراقدا. کاگاوات مەسلەی ڕاگەیاندنی باری نائاسایی ئەم بابەتە دەبێت کورد یاخود سەرکردایەتی کورد چۆن مامەڵەی لەگەڵدا بکاوە چین ئەو مەترسیانی کە هەرێمی کوردستانی ژەگرێتەوە، ینی هەموو مەترسیانی کە دکتۆر ڕێبوار باسی کرد بۆ هەرێمی کوردستانی ژواریدا. بەڵێ وەک لە دەستوری عێراقیشە هاتووە ڕاگەیاندنی باری نائاسایی دوایەوەی کە سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران بە هاوبەشی داوایەک ئاراسی پەرلەمانەکەن پێویستی بە دەنگی دوو لە سەرسی ئەندامانی پەرلەمان هەیە لەبەرەوە گەر کورد و سونەکان دەنگ بەو یاسانێن ئەستەماگەر یاساکە تەنها بەلایانی شیعە تێپەڕێنرێ. مەترسیەکان زۆرن. یەکێ لەوانەوەی کە ئەگەر باز لەوە بکەین کە لە دەستوری عێراقی ئەڵێ سەلاحیاتەکانی سەرۆک وەزیران لە کاتی ڕاگەیاندنی باری نائاسایی بە قانون ڕێکەخرێت، بەڵام ئێستا ئەو قانونەمان نییە. ئەو قانون ئێستا لە بیدایەتی مانگی نیسانی ڕابردوو ئاراسی پەرلەمانی عێراقی کراوە کە پێڵێن قانونی سەلامەی وەتەنی کە دەسەڵاتەکانی سەرۆک وەزیران ڕێکەخا لە کاتی ڕاگەیاندنی باری نائاسایی. ئەگەر ئێمە تەنها سەری درافتی ئەو قانونە بکەین شتی زۆر ترسناکە بینین، وەکو دکتۆریش ئاماژەی پێە. گریمان ئەگەر باز لە مەترسیەکان بۆ سەر هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان بکەن، مالیشی ئەتوانێت یەکلایەنە بێ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ پەرلەمانی عێراقی یان بۆ هەچ قانونێکی تریان هەندە سەڵاتێکی تر چی هێزی کوردی هەیە لە ناوچە کێشە لەسەرەکان بە ئاساییشەوە بە پۆلیسەوە هەمویان لە کارەکانیان دوور خراتەوە، هەمویان لابە چی بەرپرسی کورد هەیە لە سوپای عێراقی لە ناوچە کێشە لەسەرەکان بەرپرسە ئەمنیەکان هەمویان لا ببات. کەواتە دەسەڵاتی مالیکی لە ڕاگەیاندنی باری نائاساییە تەنها خۆیەتی هیچ قانونێکی تر نییە، واتە مالیکی یەکلایەنە تەسەڕوفەکە. ئێمەش کارەکانی مالیکیمان بینیوە لە 8 ساڵی ڕابردووە کە بەرامبەر کورد بۆ کورد چۆن بۆ لە ناوچە کێشە لەسەرەکان چۆن کاری کردووە. ئەمە تایبەت بە هەرێمی کوردستان تەنانەت ئەتوانێت لە کاتی ڕاگەیاندنی باری نائاسایی لەشکرکێشی بکات بۆ هەرێمی کوردستان بە بێەوەی بگەڕێتەوە بە هیچ ڕێکەوتنێک، هیچ وەرگرتنی هیچ ڕۆزامەندیەک لە پەرلەمانی کوردستان ئەتوانێت لەشکرکێشی بکات بۆ سەر هەرێمی کوردستان. یعنی ئەوەی کە بیەوێ ئەتوانێت بیکات لە کاتی ڕاگەیاندنی باری نائاسایی. سەرکردایەتی سیاسی کورد دەبێت چی بکە یان ئەسڵەن دەتوانێت چی بکات لە حاڵەتی داواکاریەکی لەو جۆرەدا کە مالیکی داوای ڕاگەیاندنی باری نائاسایی دەکات؟ وەکو ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەیە پارێزگاری مووسڵ ئاماژەی پێیاوتی کە لیستی متحیدون یان بڵێن سونەکان زۆرینیان لەگەڵ ڕاگەیاندنی باری نائاساییانی و ئەگەر کوردیش بیر لەوە بکاتەوە لایانی کوردی کە دەنگ بەو ڕاگەیاندنی باری نائاساییە لایەنە شیعەکان ناتوان یەکلایەنە ئەو یاسایە تێپەڕێنن. یەکێ لە شتەکانی ترەوەی کە ئەسیل نوجەیفی باسی کردەوە بۆ وتی کە ڕاگەیاندنی باری نائاسایی ئاساییە لە هەر وڵاتێکە ڕابگەیەنرێ ئەگەر لە حاڵەتی حەربابە یا کێشەیەکی ئەمنی لەوەی کە لە مووسڵا ڕوویاوە. بەڵام وتی ئایا چێ بارە نائاساییەکە بەڕێوە بە ئێمە بێ قسە لەسەرەوە بکەین کە ئایا ئەو کەسەی کە باری نائاسایی بەڕێوە بە لە توانایدا هەیە کە دۆخەکە بەڕێوە بە یان باسی لە مالیکی کرد کە لە ماوەی 8 ساڵی ڕابردووە بەرامبەر بە شەڕی تیرۆشکستی هێنا. بەڵێ زۆر سوپاس کاگاوات. دکتۆر زۆر بە کورتی وەڵام بیتوانێ دەبێت کورد لە شەڕی نێوان داعش و سوپای عێراقدا تەداخل بکات یان بە پێچوانەوە دەتوانێت ئەم دۆخە ئیستیغلال بکات بۆ هەندێک دەستکەوتی
نەتەوایەتی و بگرە جوگرافی ژانی. بەڵێ من پێم وایە ئەمە هەلێکی مێژوویە بە نسبەت کوردەوە باش و ئەم هەلێکی نوێیە و زۆریش بەردەوام نابێت. داعش و نامێننەوە لە ناوچەیە لەو بڕواایە دانیم بمێنەوە بیانەوەی حکمی ئەم ناوچەیە بکەن بەو شێوەی کە ئێستا لەو شقڵەیەکی ئێستا هەیەە ڕەنگە گۆڕانکاری بەسەر شقڵی حکومکردنەکە یان نابێ خەڵکی تر نوێ نەرایەتیان بکە هێزی تر بێتە پێشەوە سوڵتەیان لێوەربگرێت. بەڵام داعش ئەرکی ماوە لە ناوچەکەیە، داعش ئەرکی لە سووریا هەیە، داعش ئەرکی لە شوێنانی تر هەیە و پێی نایەوێ حکمی ئەم ناوچەیە بکە و داعش حتا ئەرکەکەی گەورەترە لە ئیقلیمێک و لە ناوچەیەکی دیاریکراو کە سووریا و عێراق. ئەمە یەک. دوو ئێمە لەم بەنسبەت کوردەوە کوردە بێ سوود لەم دۆخە وەربگرێ. باشترین شدەوەیە کە ئێستا ناڕاستەوە خۆ جۆرێک لە دوورکەوتنەوە هەیە لە نێوان کورد و داعشە، یعنی نەکەس حەقیە بەسەر کەسەوە نەکەس شەڕ ئەم شەڕاکە. ئێمە یەکەم ئەبێ و حەقیقەتە بزانین مالیکی و داعش زۆریان فەرق نییە بەنسبەت ئێمەوە، فەرقیان هەیە بەڵام زۆریان فەرق نییە. داعش ئەگەر بێ شەڕی لەگەڵا بکەین بە تیرۆریستی یان بەکردەوەی تیرۆریستی ئەمان کوژێ، مالیکیش بەکردەوەی مەدەنی ئەمان کوژێ کە بریتە لە نانبڕینی ئێمە، بریتە لەو کێشە گەورانەی کە لەگەڵ کوردایی بووە. زۆریان فەرق نییە لە ڕووی دەرەنجامەوە لە ڕووی نەتیجەوە. ئێمە بۆ ئێمە باشتە نە شەڕی مالیکی بکەین نە شەڕی داعش بکەین نە شەڕیش بۆ هیچیان بکەین. ناوچەیەکی خۆمانەیە کە ناوچەی سنووریە. ئێستا خۆشبەختانە ڕایەکی گشتین لەسەر ئاسی خەڵک دروست بووە لەو ناوچەیە کە یانەوێ بێنەوە سەر هەرێمی کوردستان. لانی کەم ئەڵێن پێشمەرگە فریامان بکەوە، فەرمو پێشمەرگی ئێمە بڕات فریان پێ کە خۆشبەختانە بڕیارەکەی سەرۆکی هەرێم پێم وایە لە خزمەتی ئێمە بەس هەروەنداڵێم کە ئێمە پێویستمان بە ناوچەکانی خۆمانە، پێویستمان و داعشیش ئیشی بە ناوچەکانی ئێمە نیە لەم مەرحەلەیە. ئێمە ناوچەکانی خۆمان بپارێزین، ناوچە کوردەکانی خۆمان پارێزین، ناوچەکانی تر ئیشی ئێمە نیە نە بۆ مالیکی بپارێزین نە بۆ داعشی بپارێزین نە دژی کەسیان. بەڵێ زۆر سوپاس بۆ ئاوات عەلی ڕۆژنامەنووس هەروەها دکتۆر ڕێبوار کەریم مامۆستای زانکۆ. سوپاس بۆ شرۆڤەکردنەکانتان. بەڕێزان پێکەوە بینەری گرتەیەکی ڤیدیۆیی دەبین کە پەیامنێران و کامێرامانانی NRT لە سنووری پارێزگای کەرکووک تۆماریان کردووە. الجوله يستاهل سلام الشتاء بقى اما دايق مني قامت يعني بەڕێزانەوەی بینەری بوون ڕووماڵێکی تایبەت بوو سەبارەت بەو دۆخەی لە چەند شار و شارۆچکەیەکی عێراقدا هاتوۆتە ئاراوە و بۆ قسەکردن بوو لەسەر و مەترسیانەی کە باز دەکرێت وەکو گومان وەکو ئەگەر لەسەر هەرێمی کوردستان تا کاتێکی دیکە هەرشاد بن.